سڵاتان لەبێت و بەیانیتان باش لە هەر کوێکن دڵتان شاد بێت لێوتان خەندە میوانی بێت و دڵتان پڕ بێت لە ئارامی و لە شادی سڵاو لە تۆش حکات هیوای باشی بۆ تۆش ئەخوازم هیوادارم کە ئەم بەیانێش بتوانین لەگەڵ ئێوە ئەم کاژمێری کە بەیەکەوە ئەبین کاژمێرێکی پڕ لە سوود و زانیاری بێ بۆ ئێوە بڕگە و بابەتەکانمان وەکو ڕۆژەکانی دیکە ئامادەیە بگرێت زۆر بڕگە و بابەتی جیاوازیشمان هەیە ئەم بەیانیە کە لەگەڵ ئێوە هەوڵە دێین تا کۆتایی لەگەڵمان بن و چێژی لێ وەربگرن. سلااوتان لەبێ ئازیزان خۆشحاڵین لە دەستپێکی ڕۆژێکی دیکە لەگەڵتانین بەو هیوایان هەموو ئەو بڕگە و تەوەرەی کە ئەمڕۆ هەمانە لەگەڵمان بمێنەوە بۆ ئەوەی هەم ئێمە هەم ئێوە سوودی لێ ببینین و میوانمان دەبێت لە تەوەرە جیاوازەکان سەرەتا ناونیشانی ئەو تەوەرانە دەخەینە ڕوو کە ئەمڕۆ لە بەرنامەی بیانی 24 هەیە بزانین چییە. جوتیارێکی نمونەی داهێنان لە بەرهەمهێنانی ترێ دەکات و لە وڵاتان شەتڵی ترێ دەهێنێت و لە شارە زوور پەرەیان پێدەدات. ئارەزومەندانی یاری شەترەنج لەگەڵمان بنم ئەمڕۆ ڕۆژی جیهانی یاری پادشاکانە یاری ئێوە پیرۆستان بێت ڕاهێنەرێکی شەترەنجیش میوانی بەرنامەکەمانە بێت. شوانێکی دەشتە کاچی بە کاچەکەی دیبەگە دەڵێت ئەگەر ئەو پۆند و بەنداوانە حکوومەتی هەرێم نەبوایە مەڕوو ماڵاتمان دەفەوتە. ئابچینە ئەرمینیا سەرێکیش لە ئەرمینیا بێ کە فستیڤاڵێکی هونەری بەڕێوە چووە و گروپێکی هەڵپەڕکەی کوردانی خوراسان بەشداریان تێدا کردو لەوێشەوە میوانمان لەگەڵە بێت. ئەمڕۆ چەند ڕێنمایەکی تایبەت بە کێشەی تەندروستی بەرزبوونەوەی فشاری خوێن بڵاو دەبێتەوە. هاکار بابەتەکانمان هەر لە وەرزشی و کولتوری و کۆمەڵایەتی و تەنانەت کشت و کاڵیشی تێدایە. ئەمڕۆ پرۆگرام هەمە چەشنە وەکو ڕۆژەکانی دیکە لەگەڵمان بن. سەرەتاش بە یەکەم بابەت دەست پێ بکەین کە بابەتی ئاژەڵداریە کە کێشەی تیا هەیە. جا لە ساڵانی ڕابردوو ئاژەڵداران کێشەی زۆریان بۆ دروست ببوو بۆ ئەوەی کە بتوانن چۆن ئاژەڵەکانیان ئاو بدەن. بەهۆی وشکبوونی ڕووبار و کانیاوەکان تەنانەت ئەو کێشە ئاژەڵیان یاخود کێشەکەی ئاژەڵە کێوەکانیشی گرتبەوە و ئەم کێشە هەرجارە بەردەوامیشە. بەڵام لە 4 ساڵی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان بە مەبەستی پاراستنی سەرچاوەکانی ئاو ژمارەیەک پۆند و بەنداوی لە دەڤەر و گوندە جیاوازەکانی هەرێمی کوردستان دروست کردووە. شوانێکی دیبەگە بۆ کوردستان 24 دەڵێت پێشتر حاڵمان بەدەست بێ ئاوی زۆر خراپ بوو، بەڵام ئەم پۆندە ژیانی مەڕ و ماڵاتەکەمی ڕزگار کردووە. بلنەوکەرن و ئازرکە کاکە. من ناوم بارزان صدیق عەبدوڕحمانە خەرچی گوندی کاریتان دەکا سەر بە نەعیەی دیبەگەیە. دیبەگەش نەعیەی دیبەگەیە لەوەتەی هەیە کاری ئاژەڵداری لە باو باوانەوە لۆمە بەجیمایە. ئیشیمە سەرچەکەی ئاوەکەی دوکە ئاوەکە نەبێ ئاژەڵدارەکەت پێ ناکرێ. ئێوە نەخۆ مارێنێت برێ ئەندە ئاو دەکردنەوەی ڕۆژانە بە تەنکەران ئاوی لۆ دەبین مەڕ ئاوی دەوێ ئاوی زۆری دەوێ مەڕداری. وەختە چێ ئاومان باش نەبوو بەس ئێستاکە ئەلحەمدولیلا لە سای سەر حکوومەت بەندا شتی چاچیانەوە کردینە ئێستا ئاوەکەمان بگرە زۆر زۆر باش بووە. ئەو ئاوە دستانە بە 2 سعاتی چەند باران بارێبا بەو کەندەیدا شۆڕە بۆ بەفیرۆ دەڕۆیشت. ئێستا کە پێشەکەی گیرایە بەردڕێژ کرایە پەسترایتەوە ئیشێکی باش لۆ کرا ئەو ئاوە هەموو گل دەدرێتەوە پڕ بوو ڕژارە سەری بەس ئەو سا 50 سانتی ما بوو ئاواکی زۆری تێنا ئێستا لە کورتیدایە بەکارمان هێنایە تەبعەن لۆ ئاژەڵداری زۆر زۆر باشە ئاونی خواف بۆم ئاوە دەمینێتەوە تا پاییزێ
ها بەس ماشەڵڵای پێ دەوێت الحەمدوللا لە خۆی بە زیادبی هەتا باران دەباری ئەو بەنداوە تێدا دەبینێت لە هەر لە ئیش باشەکانی حکوومەتە زۆر پێمان خۆشە ئینشاڵڵا یەک گوند نامینێ بەبێ بەنداو لە هەموو گوندەکان دەکەێت ئەو بە پێی مەجال ئینشاڵڵا هەموو بۆی دەکرێت. فستیڤاڵی نێودەوڵەتی زەوی خۆشببختیەکان لە ئەرمینیا بەڕێوە چوو لەسەر ئەم بابەتە دەوەستین میوانمان لەگەڵ دەبێت ومێد زراعی ڕاهێنەری شایی و هەڵپەرچەی کوردی و ئەندامی لێژنەی هەڵسەنگاندنی فستیڤاڵەکەیە لە ڕێگەی سکایپەوە لە ئەرمینیا لەگەڵمان دەبێ باسی فستیڤاڵەکە دەکات. بەڵێ پێخۆشحاڵە بین کە لەگەڵیان ناگفتوگۆ بکەین و بەیانی باشی لێ بکەین نازانم چەند کاتژمێرێک ئێمە جیاوازیمان هەیە لەگەڵ یەکتری بەڵام ئاغای زارعی سڵاوە لێبێت ئەوەک بزانین جەنابەت لە بەشی ڕۆژهەڵاتیشەوە لەگەڵمانیت کە خەڵکی ڕۆژهەڵاتی و ئەم گروپەیش کە بەشداریتان پێکردووە لە ڕۆژهەڵاتەوە ڕۆشن جارێ با بزانین فستیڤاڵەکە چ جۆرە فستیڤاڵێکە ساڵانە ئەنجامەدرێت چەند جارەکە ئێوە لە لیژنەی هەڵسەنگاندن بەشدارە بن چەند جارەکە خودی گروپەکە بەشداریشە بێت. سڵاو ڕێستان لێبێت بەیانیتان باش ماندوو نەبن سڵاوی تایبەت بۆ نەرانی بەڕێز و هەوڵاتیانم لە من ئومێدی زارعی لە دانیشتووی شاری بانا لە ڕۆژهەڵات بۆ دووەمین ساڵە کەوەکو ناوبشتوان لەم ساڵەیە هەم ئەم فستیڤاڵە بە شێوازی ساڵیانە هەموو ساڵێک پشتپاڕی خۆمان واتە 14 جولای بەڕێوە ئەچێت و ئەمساڵ لە بەشی ڕۆژهەڵات گروپمان نەبوو بەداخەوە بەڵام لە ڕۆژی دووەمی ساڵە گروپی چیکای کە با بڵێن گروپی کوردەکانێ فراسانن بە شانازیەوە بینی من کە هاتن زۆر خوشحاڵ باشە ئەو جلوبەرگە سەرنجی ڕاکێشام لایەکی سادە سپیە لایەکیشی ڕەنگەکەی لە جامانەی کوردی دەچێت چۆنە ئەم جلوبەرگە ئەم دیزاینەتان هەڵبژاردووە؟ ئەم جلوبەرگە لە ڕاستیە دانێ دیزاینەری بانەیی هەوشاری خۆم بۆی دروست کردین و شتێکی جوان بوو بەلامەوە کە هەم بەشی وەکو کراسێک دەتوانین خەڵکی لێوەرگی هەمەوە کە نەماز و هێمای کوردەواری خۆمانی تایەوە جامانە. باشە کاگومێت شتێکی دیکەس زۆر گرنگە ئەوەیە کە کورد بچێتە هەر وڵاتێک پێی خۆشەکە کولتوری خۆی بباتە ئەو شوێنە جا کولتورەکانیش بە شێوەی جیاوازەڕۆن ڕەنگە لە ڕێی سیاسەتەوە کولتوری ئێمە بڕوا ڕەنگە لە ڕێی هوەرەوە بڕوا لە ڕێی سینەماوە بڕوا تا چەندە گرنگە کە لە ڕووی هوەرەوە کولتوری گەلانی کورد بچێتە وڵاتانی دیکە و بۆ شێوە نمایش بکرێت. بەڕاستی ئەگەر ئیجازەم پێبن من لێرە پێم خۆشە ئاماژە بە چەند خاڵکەم ئێمە خۆمان پتر لە دە وڵات بۆ فستیڤاڵە هونەریەکان چوین لە بەشی هەڵپەرچەیە ئامانجی ئێمەش ئەوە بوو کە بیرمان کردەوە وتمان کە ئێمە کاتێکت کولتورێکی و فەرهەنگ و مێژوویەکی ئاوا کۆنی کوردەواریمان هەیە حیف وڵاتانێکە نەیبینن وان کاتێک چوونە هەر وڵاتێک وەختارێک کاتێککە بینی یانە سەریان سوورماوە بۆ ئێمە هوەرەمان نەبینیوە بۆ ئێمە کوردیان ناچیوە ئەو ئاماژە پێکەن کوردیان ناچیوە بەس وەکو هوەرەکەی لاواز بووین ئەو شێوازە کە ئەبێ ببیندرێ نەبیندراوە زۆربەی کاتێ مەچوونە فستیڤاڵەکان وەکو گروپ بەشداریمان کرد یا وەکو تاکە کەسی تا بۆ خۆم وەکو بەتامێکی لەژنەی هەڵسەنگاندن کە بوون لە ناو فستیڤاڵەکانە زۆر پێیان جوان و سەرسوورهێنەر بووە بەڵام وتوانە نەمان بووە ئێمە تا ئێستا گروپەکانی ڕۆژهەڵات تا ئەسەر ئامان لە دیفانی خۆمان خۆشتان باشترە زانن لە ڕۆژهەڵات کێشەی ئابووری زۆرە بەداخەوە وەگەرنا گروپەکانی ڕۆژهەڵات بەشی مۆسیقا چ بەشی هەڵپەرچە و هونەرەکانی کە هەمووی توانایی و لەو ئاسانە کە بچنە فستیڤاڵەکانەوە دەستی پڕ بگەڕێنەوە لەوە هیچ گومانێک نییە. باشە کاگومێت لە ساڵانی ڕابردوو بەشداری تیپە کوردیەکان چۆن بووە؟ ئایا تا چەند سەرنجی نەتەوە جیاوازەکان و سەرنجی لێژنەی فستیڤاڵەکەی بەلای خۆی ڕاکێشاوە؟ من ئەتوانم بە دڵنیاییەوە بڵێم کە هەر فستیڤاڵێک لە وڵاتی با بڵێن کوردستان گورجیان لە وڵاتی ئەرمەنستان لە وڵاتی ڕووسیا لە وڵاتی با بڵێن کڕۆواسی ئەم وڵاتانە کە هەمووی بەشدار بووین کاتێککە ڕۆژی کۆتایی با بڵێن خەڵاتەکان یەکێنێتەوە کوردستان زۆربەی هەرە زۆری
باڵێ لەو مەقامەکانی بەدەستێنەوە یەکەم بووە لە بواری هەڵپەرچێ و دانسەوە لە بواری مۆسیقاوە و هەر ئەو هۆکارەش بوو کە زۆربەی ناوبشتیوانەکان بەڕێوەبەرانی فوتبۆڵ داوایان کردووە کە گروپەکانی کوردی لە فستیواڵەکانی ئەوانش لە وڵاتانی کە بەشدار بن بەڵام ئیتر هەر گروپێک ئەتوانن بڵێن ڕادبانکێش کراوە بەڵام بەهۆی ئەو کە سپۆنسەرە نەبووە کە کەسێک نەبووە یارمەتیدا لە گرفانی خۆشیان کە هونەرمەندان ناتوانن نایانتوانی بەشدار بەڵام بە دڵنیاییەوە ئەگەر سپۆنسەرێ ببووایە گروپەکانی ڕۆژهەڵات گروپەکانی کوردستان بەگشتی ئەتوانن لە فستیواڵەکانە لەواندنی باش بکەن لەوە دڵنیان کە پتەکانی یەکەم و دووهەم لە هەموو فستیواڵەکانە ئەبێتە چون کوردستان هاوڵ کولتورێکی هەرە لەنێژینە و هەرە خۆشی و چاکی باشە کاگومێت هەکار بە ئەوەش بڵێم چۆنەڵە هاوەکو بابەتێکی زۆر جوان تەماشا ئەکرێت مۆسیقای کوردی جۆش و خورۆشێکی تایە کاگومێت ئیتر ئەوەی کە هیچ نەزانێت جوڵەش بکات مۆسیقاکی کوردی لێ بە هەر لە خۆ دەستێ قاچێک هەر ئەجوڵێنە لە شوێنی خۆی جوڵەیەکی هەر ئەکات جا ئەو سەما و هەڵپەرکیانی کە با بڵێن خەڵکی ئازەربایجان وەکو ئێمە دەستی یەک ئەگرن خەڵکی ئۆزبەکستانە ئەرمینیایە خەڵکی جۆرجیایە ئەمانە وەکو ئێمە هەڵپەرکیان هەیە بەڵام مۆسیقاکەی ئێمە زۆر جیاوازە ئەمێ باسی ئەوم بۆ بکەیت کە مۆسیقای کوردی ئەژەنن دواتر گروپی کوردانی ئێمە هەڵەپەڕن چ جۆش و خورۆشێک لە ناو دانیشتوانەکەی ئەو فستیڤاڵە ئەبینن بەشداربوانی ئەو فستیڤاڵە سکاڵاخان هەروە هاکار با من ئاماژە بم خاڵە بکەم ناتوانین بڵێن ئەمە بەشی مۆسیقا یا لە هەڵپەرکێکمان جیا ئەم دوانە بەیەکەوە جوانن ئەم دوانە بەیەکەوە کولتورێکی هەرە ڕەسەنی کوردەواری نیشانیان بە وڵاتان ئێمە پێشتر باسی تامان باسی هەڵپەرکێکەمان کرد هەڵپەرکی ئێمە ڕاستەوەکوان دەزەگرین بەڵام جیاوازی زۆرە ئێمە مێژووی لە پشتە ئێمە سناریۆ و چیرۆکی لە پشتە بەڵام ئی وڵاتانیکە سناریۆکان وەکو سناریۆ کوردستان بەهێز نییە ئەوەنەی بەشی مێژوویەکەی مێژووەکانەوە نەکۆن نیە ئەمجا کاتێک کە مۆسیقا بۆ وێنە ئێمە مامۆستا عوسمانە سوود کە یەکێ لە ژەنیارانی هەرە بەناوبانگی کوردستانە مامۆستا ڕابەر کوردستانی کە دەنگبێژێکی هەرە تایبەتە لە فستیڤاڵەکان کە بووین کاتێک کە مۆسیقا و دەنگبێژی و هەڵپەرچێ بەیەکەوە تێکەڵە بوو ئەوە بوو کە ئەبووە هەر سەرسووتمان بۆ تەواوی بینەران هەروەها لە ژنەی هەڵپەرگاندن یعنی ئەوان بڵێن ئەوان بەشێکیان شاید بەهێز بەڵام بەشەکانێکی داواز بوو چون هیچ کامێکیان وەکو گروپەکانی کوردستان لە بواری هەڵپەرکەوە لە بواری مۆسیقاوە لە بواری دەنگبێژیەوە نەیانتوانی بواوە یەک بگرن و یەکدانە گروپێکی شڕوپڕ بهێنن ناو فستیڤاڵ باشە کاگومێت وەک دەبینین ئەم فستیڤاڵە لە ئەرمینیایە بەڵام ئێوە هەوڵتان داوە ینی ئەم گروپە جیاوازانە ئەم نەتەوە جیاوازانە بێنن لە پارچەیەکی کوردستان ئەم فستیڤاڵە بکرێتەوە تایبەت هەرێمی کوردستان ڕەنگە لە ڕووی ممارەسەی ئازادی بەراورد بە پارچەکانی دیکە باشتر بێ هەوڵتان داوە ئەم نەتەوە گروپانە کۆ بکەنەوە لە فستیڤاڵێک لەم شێوەیە کاکە با من ئاماژە بۆ خاڵە بکەم ئێستا من وەکو خۆم وەکو هاوڕێ زۆر خۆشەویست کاکسە ئەحمەدی تەوەکولی لەبانە ئێمە با بڵێن بەڵگەنامە و مجەوەزی ئەوە مانەیە کە لە هەر شوێنێکی کوردستانە فستیواڵی نێونەتەوەی بەڕێوەبەرین بەڵام ئەوەی کە تا ئێستاکە نەمانتوانیوە ئەوە بووە کە هیچ شوێنێک ناتووە یارمەتی و ببێتە سپۆنسەری ئێمە بە دڵنیاییەوە ئێمە هەم مجەوەز و با بڵێن ئەڵگەی بەڕێوەبردننی ئەو فستیواڵانەمان هەیە هەروەها توانایی و بڵێن دۆستی ئەوەنە زۆرمان هەیە لە وڵاتانی کە هەر کامیشان بە شارازی کاتێک گەڵی کوردستان تەنانەت گلەیشمان لێکەن ئەڵێن بۆ ناماندن بۆ کوردستان ئێوە کە باسی کوردستانەکەن ئێمە کە ئەبینین ئەمە کولتور و فەرهەنگ و مۆسیقا و دانس و هەڵپەرکەی ئێوەیە پێمان خۆشە نزیکە کوردستان ببینین بەڵام تا ئێستا هەلە بۆ ئێمە نەگونجاوە هیوادارم هەر لە ڕێی ئەم کاناڵە جوانێ ئێوە ئەو ئازیزانە کە ئەتوانن یارمەتی بن وەکو تەنانەت وەزارەتی ڕۆشنبیریشدا هەرێم ئەگەر یارمەتی مامەم بە دڵنیاییەوە ئەتوانین گەورەترین فستیواڵی نێونەتەوەی لە کوردستان بەڕێوەبەرین بەڵێ ئێمە سپاس دەکەین بەڕێز ئومێدی زارعی لە ئەرمینیاوە وەکو لیژنەیەکی هەڵسەنگاندن لە بەڵێ دەتەوێت شتێک بڵێ کاکوێت بووە
من جێخوێتی ئاماژە بکەم ئێمە هەموو ساڵێک لە ڕۆژهەڵات لە بانا فستیواڵی هەڵپەرکێمان بەڕێوە بردووە بە شێوازێکی هەرە گەورە ینی تەواوی کوردەکانی ئێران بەشدار بوون ئەم ساڵیش بەتەمای لە کوردەکانی کە لە هەر چوار پارچەی کوردستان بێنینە ناو فستیواڵی بانەوە و لەوێ فستیواڵەکە گەورەتر بکەین. بەڵێ ئێمە سوپاس دەکەین کاک ئومێد زارعی ڕاهێنەری هەڵپەرکێ و شایی کوردی هیوادارین هەر تاکێکی کورد لە هەر شوێنێکە بە جۆرێک بتوانێت ئاڵای کوردستان بشەکێنێتەوە ئیتر لە هەر ڕوویەکە بێت لە ڕووی سیاسەتەوە بێت لە ڕۆ کۆمەڵایەتەکەی بێت لە ڕۆ هوەریەکەی بێت وەکو ئێوە ئێمە سوپاستانەکەین لەگەڵمان بوون هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازین هەر سەرکەوتوو بن. بابەتی دواترمان بابەتی هەم با بڵێن بابەتی مێشکە هەم بابەتی وەرزشە ینی تێکەڵاویەکەیە لە نێوان هەردووچیان ئەمیش بابەتی شەترەنجە کە بە یاری پادشاکان ناسراوە یەک لە یاری سەرنج ڕاشێشەکان بەلای منەوە زۆر حەزم پێێتی یەکێکە لە کۆنترین ئەم یاریانەی مرۆڤ کردوەتی و مێژوێکی با بڵێن کۆنی هەیە مێژووی سەرهەڵدانی شەترەنج بۆ 1500 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە کە ئەمە یەکێکە لە سەرچاوەکان پێم وابی سەرچاوێکی تر هەیە سۆڤان دەڵێ سەدەی شەشی پێشزین ئەو کاتێک کە پادشایەکی هیند نەخۆش بووە چەند دکتۆر و حەکیم هاتینە نەیانتوانی بەڵام کەسێک یارێکی شەترەنجی پێبەخشیوە وەکو دیاری خۆی سەرقال کردووە مێشک و خەیاڵی هەموو خەریکی ئەم یاریە بووە وای کردو پادشایەکە ڕۆژ بە ڕۆژ هەستی بە باشی کردووە 2000 بە دوای ئەو کابرایی داناردووە و خەڵاتی کردووە ئەمە ینی چەند مێژوێکی جیاوازی هەیە. باشە کەواتە یاریەکی هزری بەهێزە کە ساڵانە زۆر جاریش لە وڵاتان زیاتر لە خەڵکێکی با بڵێن بە ژمارەیەکی زۆر بەشدارە بن لە هەر وڵاتێک و بە شێوەیەک نزیکەی 670 میلیۆن کەس لە ماڵ و سنتەرەکان و چایخانەکان شەترەنجەکەن فستیڤاڵی تایبەتیشی بۆ بەڕێوە ئەچێت جا هەر لە ڕووی ئەوەی کە پادشایەک نەخۆش بووە لە ڕووی پزیشکیەکەی شێوە ئەڵێت کە پزیشکەکان شەترەنجیان وەکو یەکێک لە هۆکارەکانی دووربوون لە نەخۆشی زەهایمەر و لە بیرچوونەوە وەسفەکەن کە یاریەکی هزریە و تۆ بە بەردەوام هەزت کاری پێەکەی دابینەری ئەم بابەتە بین و پیرۆزبایی لەو کەسانە شەکەین کە ئارەزوو خولیای شەترەنجیان هەیە و یاریزانێکی زۆر باشیشن لە شەترەنج. شەترەنج ئەو یاریەی تەمەنی سەدان ساڵە تاکە یاریە سەرجەم جوڵەکانی پشت بە بیرکردنەوە دەبەستێت و بەخت هیچ جۆرە ڕۆڵێکی تێدا نییە. ڕۆژی جیهانی شەترەنجە یاری پادشاکان ئەم یاریە لە نێوان دوو کەسدا دەکرێت و هەر یاریکەرێک 16 پارچەی لە بەردەستە بۆ یاریکردن پادشا شاژن فیل ئەقەڵا ئەسپ و سەرباز هەر یەک لەم پارچانە یاسای تایبەتیان بۆ جوڵان هەیە. شەترەنج لە سەر ڕووکەشێکی 64 خانەی دەکرێت و زۆربەی جار تەواوبوونی کاتێکی زۆر دەخایەنێت چونکە هەر جوڵەیەک لەم یاریەدا کاریگەری لەسەر جوڵەکانی دواتر هەیە و پێویستە یاریکەر بە وەریاریەوە جوڵە بکات. بۆچوونی جیاواز سەبارەت بە مێژوویە سەر هەڵدانی شەترەنج هەیە بەڵام ڕای زۆرینە لەگەڵ ئەوەدایە پێش 1500 ساڵ لە هیندستانەوە سەری هەڵداوە دواتر و لە سەدەی 18دا گۆڕانکاری بەسەر یاساکانی داهاتووە. لە ئێستادا شەترەنج یەکێکە لە فراوانترین یاریەکانی جیهان و باپەی ئامارەکان ساڵانە بە شێوەیەکی ئاسایی 670 میلیۆن کەس لە ماڵەکانیان یاخود چاخانە و سنتەرەکان یاری شەترەنج دەکەن. لەسەر ئاستی جیهانیش پاڵەوانێتی گەورە بۆ ئەم یاریە ڕێک دەخرێت. مەگنۆس کارلسنی نەرویجیش وەک باشترین یاریزانی شەترەنج لە جیهاندا دەست نیشان کراوە. سەرباری سوودا عەقڵیەکانی شەترەنج وەک یەکێک لە هۆکارەکانی ئاڕێگری لە تووشبوون بە نەخۆشی ئەلزەهایمەر و لە بیرچوونەوە دادەنرێت چونکە ئەم یاریە یارمەتی بەهێزبوونی یادگە دەدات. بە گوێرەی گەڕانەوە مێژوویەکان لە سەدە کۆنەکاندا پادشا و ژەنەراڵەکانی جەنگ شەترەنجیان وەک کەرەستەیەک بۆ دانانی ستراتیژی شەڕ و هێرشەکانیان داناوە بۆ پێی هەبوونی بەهرە لەم یاریە کۆنەدا وەک نیشانەی زیرەکی و بیرەتیژی لێک دراوەتەوە. هاکار دێنە سەر ئەم یاریە کە
ئەوە نازانێت کێشت زۆر بێت کێشت کەم بێت جیاوازی نییە تەنیا یاریەکی وەرزش ئەتوانین بڵین نەحەقی بە تەمەنەوە هەیە نەحەقی بە کێشەوە هەیە بە جۆرەکانی دیکەی پابندبوون بە هەندێک ڕێسا و یاسا هەیە کە ئەبێ لە وەرزشە هەبێت یاریەکی شەکە زۆر چۆنەڵە کیبارە شخصیاتی بێگومان وەکو ئەوەی سۆڤان وتی پەیوەندی بەوە نییە تۆ تەمەنت چەندە قەڵەوی یان لاوازی بەڵام پەیوەندی بە شتێک هەیە پەیوەندی ئەبێرەوە هەیە پەیوەندی بە هزر هەیە پەیوەندی بە بڕیاردان هەیە لەسەر ئەم بابەتە دەوەستی میوانێکمان لەگەڵ دەبێت مامۆستا کاردۆ ئاکۆ ڕاهێنەری نێودەوڵەتی و واجێگری سەرۆکیانی شەترەنجی خانزاد لە سێدو لەگەڵمانە مامۆستا کاردۆ بەیانیت باش و بەخێربەی پیرۆزبایی لە تۆ و لە تەواوی ئارەزومەندان و یاریزانانی شەترەنج دەکەین بەخێر هاتیت زۆر سپاس بۆ کەنالی کوردستان بسوار بۆی لەم بۆ نەدا بتوانین پیرۆزبایی خۆمان ئاراستی هەموو شەترەنجانان و شەترەنج دۆستان بکەین لە هەموو جیهان و بە تایبەتیش لە کوردستان باشە کا کاردۆ پێش هەموو شتێک هەر وەرزشەوانێک ئیتر ئەگەر شاخەوانە ماراسۆنەکات با بڵێن یاری تۆپی پێکا پێویستە وزەیەکی زۆری هەبێت و زۆر چالاک بێ ئەمە تەنیا وەرزشێکە ئەتوانین بڵێن هیچ پێویستی بە وزەیەکی ئاوهانیە و عەزەڵات دروستکەیت و ئەمە مەخۆ ئەوە مەخۆ بۆ قورگە ئەوە باش نییە و هەناست باش نابێ و دیافراگت پڕەبێ لە خواردن ئەمە چۆنە ئەم وەرزشە ئەوەندە گرنگە کە چی لەگەڵەوەشە ئەم پابندیانەی نییە بەڵێ خۆی وەرزشی شەترەنج وەکو هەر وەرزشی تر کۆمەڵێک پابندی خۆی هەیە ڕاستە مەسەلەن لەوانەیە زۆر زار خەڵک وا هەزر بکا بڵێ پێویست مەسەلەن بە هەندێک وەرزشی تایبەت نییە لە ڕووی جەستەییەوە بەڵام شەترەنج خۆی پێویستی بە وزەیەکی تایبەت یەک لە بەتەڵ عالەمەکانی پێشتر ڤلادیمیر کرامنیک ئەڵێ chess is like a bodybuilder یعنی وەکو کەمال ئەسام وایە چۆن کەمال ئەسام پێویستی بۆی هەیە هۆرمۆن بداتە دسمی تەمرین بکە شەترەنجیش پێویستی بە تەمرینی مێشک هەیە یعنی دەبێت و دایمەن مێشکت و چالاک بێ بۆی لە ڕووی هیزریە بتوانانی یارێکە بە باشی بڕێوە ببەی هەندێک تایبەتمەندی ترشی هەیە مەسەلەن پێویستە تۆ لە ڕووی جەستەییشەوە ئەو یاریزانە مەسەلەن ئامادە بێ خاستە لە ڕووی دەرونیەوە دەرونی زۆر میهمە مەسەلەن یاریزان ئەگەر بچێتە هەر پاڵەوانێتێک ئەگەر لە ڕووی دەرونیەوە ئامادە نەکرێت زۆر ئاسیشی زۆر باشە بەڵامی ئاسی باشە بەڵام ناتوانێت ئەنجامی باش بەدەست بێنێ بۆیە شەترەنجیش کۆمەڵک تایبەتمەندی خۆی هەیە وەکو باسمان کرد مەسەلەن هەندێک خواردنی تایبەت هەیە لە کاتی پاڵەوانێتەکانە پێویستە مەسەلەن ڕاهێنەر بە یاریزانەکانی بڵێ و مەسەلەن یەک لە بابەتەکانی کە خەو زۆر مهمە مەسەلەن ئەگەر تۆ بەیانی یاریت هەبوو لە هەر پاڵەوانێتێک پێویستە خەوت زۆر باش بێ و خۆراکی باشیش مەسەلەن هەندێک خۆراکی تایبەت هەیە کە تایبەتە بە مێشک مەسەلەن هەندێک شتی زیاد نابێت لە حەد بخۆی ئەوانە هەمووی ڕاهێنەر پێش پاڵەوانێتی ئەم بابەتانە دەدا بە یاریزانەکانی باشە مامۆستا کاردۆ هەندێک شت هەیە ئێمە تەنیا گوێمان لێ بووە ڕەنگە وەڵامەکەی لای ئێوە بێت بینەرانیش بەشێکیان بۆچی بە شەترەنج دەگوترێت یاری پادشاکان بەڵێ ئەمە خۆی مێژوشی زۆر کۆنی هەیە بۆ زانیاری بەڕێستان شەترەنج مێژوشی کۆنی هەیە ینی زۆر سەرچاو هەیە باسی دەکاتتر یان لە هەموو ینی زۆر کۆنا پاشایەکان وەختی خۆی لە هەتایەک لەو مێژوی شەترەنجەچەوە دروست بووە پێ یەک لە پاشایەکان نەخۆش دەبێ و دواتر یەک لە یەکیشان پێشنیاری ئەوەی بۆ دەکا شەترەنج بکە و خۆی پێوە خەریب بکە یەک لە سیناریۆیەکانی تر هەیە مەسەلەن دەڵێ باسی گرنگی مەسەلەن یاری شەترەنج دەکات دەڵێ پاشایەک نەخۆش دەکەوێت هیچ کەسێک چارەسەری بۆ ناکرێت دواتر یەکێک دێت چارەسەری بۆ دەکا و دەڵێ من پاداشتێکی زۆر گەورەت دەکەم هەرچیت پێویست بێ من دەیکەم ئەوش دەڵێ من هیچ پاداشتێکم نایە تەنها یاریەکێ پێ دەڵێن شەترەنج دەڵێ بە جۆرەی بۆردی شەترەنج لە خانەی یەکەم درکە گەنمێکم بدەیە لە پاشەی هەر خانەیەک و بیکە دوو ئەوەندە مەسەلەن لە خانەی دووەم دەبێتە دو چوار دو ئەمانە هەمووی کۆکەوە پاشاکە دیارە ئەو کاتی نەیزانێت سێوتێتی باشە بیدەنێ یەکێ لە ڕایۆشکارەکانی مەسەلەن کە حسابی دەکات دەڵێ خۆ پاشە ئەگەر ئێمە ئازوقی هەموو وڵاتەکەی بۆ حسابکەی خۆ ناگە بەوەی کە ئەو داوای کردووە جاوە دەسەلمێنێکە مەسەلەن شەترەنج یاریێکی زۆر بەهێز ئێستا لە کە علم تەتەوری کردووە مەسەلەن کۆمپیوتەر وازانم ئەو ژمارە دەکاتە توانی 64 بەسا ڕقمێک توانی 6 بەسەرەوە ینی ڕقمێکی زۆر خەیاڵیە ئەوەندە درکە گەنمە دەیە بداتێ جا ئەمە لەو بابەتەوە سەرچاوی گرتووە و ئەوەش زۆر سەرچاوی تریشەیە باسی مێژوەکانی دەکەن بەڵام زۆربەی پاشا و ڕئیسی وڵاتەکان و ئەوانەی قائیدی عسکەریش ئەم یاریان کردو بۆیە پێدەوتە لعبەة الأمراء والملوك واتە ئەوانەی کە ئەمیر بوون و ئەوانەی کە پاشاش بوون باشە کا کاردۆ پرسیارێک زۆر بۆ بن حەزمە کرد هاکار پرسیارەکەی کا بووی کە من خێرا و پرسیارە بگەڕێنەوە هەنگاوێک بیکەمەوە وتت باسی وت کرد ڕاهێنەرەکان
بە هەندێک لە یاریزانەکانەڵێن فلان خواردن مەخۆ یا بخۆ چییە ئەو خواردنەکە بیخوا کامەیەکە نەیخوا بۆچی کاریگەری چییە بێت مثلا زۆر جار هەیە لە کاتی یاریکردن مەسەڵەن هەندێک خواردنی زۆر چەور هەیە کە بیخۆی مثلا خواردنی زۆر چەوری بیخۆی مثلا تەسیرێکی زۆر لێکە تووشی مثلا معیدە هیلاکە بێت تووشی خەوەبی کە تووشی خەو بیت مثلا توی مثلا ئەبێت 3 ساعت ولا 2 ساعت 3 ساعت زووتر ئەبێ نان خوارد بێت مثلا تۆی ئێوارە ساعت 6 یاریت هەیە مثلا ناکرێت تۆ ساعت 4 و 5 نان بخۆی مثلا نانی نیوەڕۆ بخەیتە 4 و 5 یا مثلا خواردنێکی زۆر چەور بخۆی تەسیل لە معیدەت کە مێشکت پێویستی ئەو کاتە چێ خوێن بۆ معیدە ئەنێرێ حەسەن من ئەو بابەتە من دکتۆر نیم بەڵام وەکو خبرەی خۆم مثلا باسێکم ڕاهێنەرم مثلا کە تو خواردنێکی زۆر چەور بخۆی معیدە پێویستی بە خوێنێکی ئیزافیە مێشک خوێنی بۆ ئەنێرێ بۆی هەزمی بکە تووشی خەواڵ و ئەوی لە کاتی یاری تەسیل لە تەرکیز دەکە ئەوە یەک لە مشکلەکانە مامۆستا کاردۆ ئاستی یاریزانە کوردەکان ئێستا لە یاری شەترەنج چۆنە ئایا یاریزانە کوردەکان دەتوانن ڕکابەری یاریزانانی خواروی عراق یاریزانانی وڵاتانی دەوروبەر بکەن چۆنە بەگشتی بڵێ ئەوە پرسیارێکی زۆر باشە من خۆمەکو جێگیری سەرۆکی یانەی شەترەنجی خانزاد کە یانەیەکی تایبەتە بە خۆشحاڵیەوە لەسەر هەموو کوردستان تەنها تاکەیانەیە کە لە شاری هەولێر و تایبەتە بە شەترەنج ئێمە باسی نەتایجەکانی پارەکە بکەم لەسەر ئاستی عراق ئێمە لە 6 پاڵەوانەتی بەشداریمان کردووەکو فراقی لە پاڵەوانەتی متەقدمینەوەی کە پێشکەوتوانی پێدەگوتری ئەمە پلەی سێم مکەڕەرمان بەدەستێنە لە 20 ساڵان پلەی دووەممان بەدەستێنە لە 16 ساڵان پلەی یەکەممان بەدەستێنە و لە کچانیش پلەی دووەممان بەدەستێنە ئەوە هەمووی وەکو فراقی و لە بتوڵەی زۆری کوردستان یاریزانێکمان وەکو تاک یەکەمی هێنا لە بتوڵەی زۆری کوردستان بۆ ئەم ساڵیش لە 2023 دوو چالاکیمان بەشداری کرد لە بتوڵەی ئەندی 10 ساڵان و لە بتوڵەی ئەندی 14 ساڵە خۆشبەختانە لەسەر عراق لە 14 ساڵان یەکەم بووین و لە 10 ساڵانش دووەم بووین ئێستا لە مانگی هەشت تقریبا 10 ڕۆژی دیکە دوو پاڵەوانەتی ترمانەیە ئەوانیش هەر فراقین فراقەکانیش مثلا ئەندەر 16 و ئەندەر 20 هیوادارم لێش ئەنجامی باش بەدەزەوە ئەم نەتیجانەی کە باس یەکەم لەسەر ئاستی عراقە بۆ ماوەی 6 ساڵە باشترین یانەی تەخەسوسی دەرەچین لەسەر هەموو عراق بۆ ماوەی 6 ساڵە و باشترین یەکێکین لە سێ باشترین یانەکانی سەر ئاستی وڵاتانی عەرەبی ئەمە هەمووی بە شایەدی سەرۆکی شەترەنجی عراق کە خۆی سەرۆکی شەترەنجی ئاسیاشە باشە کاک کاردۆ ئەوەی کە دایمە بۆ من گرنگە لە هەر پاڵەوانێتیە بێ فستیڤاڵێ بێت کە بە گروپ بەشداری بن حەزەکەم دایمە بزانم ڕێژەی بەشداری ئافرەتان لەم کایەی کە ئەکرێتی تر هەر بابەتێک بێت فستیڤاڵە وەرزشە بزانم ڕێژەی بەشداری ئافرەتانمان چەندێکە خەڵک ڕوئەکاتە ئەم وەرزشە لە ئافرەتان گرنگی پێ ئەدەن یاخودنە چیتان کردو ئەگەر گرنگیان پێ نەداوە چۆن هەوڵەدەن کە بەڵێ پرسیارێکی زۆر باشە ئێمە خۆمانەکو یانەی شەترەنجی خانزاد ئەم بابەتە زۆر بیرمان لێ کردوتەوە لەخوا بەزار بێ ئێستا ئێمە لە فیعاتی عمری لە قاعیدە مەسەن لە مناڵی بچووک ڕێژێکی زۆر باشی یاریزانی کچمان هەیە مەسەن ئەمەش خۆی لە خۆیدا شتێکی زۆر باشە لەبەرەوەی ئێمە وەرزش تەنها دیاری نەکراوە تەنها بۆ پیاو بێت خۆی ئافرەتیش لە هەموو وەرزشێکدا بەشداری دەکات هەتا ئەو یاریانەی کە زۆر قورسشن بەڵام شەترەنج ئێمە خۆشبەختانە لە بیداەتی وەرگرتنی دەستەی کارژێری بیرمان لەو بابەتە کردەوە کە زۆرترین ڕێژەی کچ و ڕۆژەی ئافرەت دروست بکەین لە ئێستادا لایەنەکەمان لەخوا بە زەبرە زیاتر لە سەروی 20 یاریزانی کچمان هەیە هەمووی لە ئاستی بەرز مەسەن هەر لە تەمەنی مەسەن 8 ساڵی و 6 ساڵانی عراق ساڵی ئێمە یەکەم بووین لەسەر عراق لە تەمەنی 6 ساڵی لە 8 ساڵان دووەمی عراق بووین باشم کردم لە 10 ساڵان دووەم بووین لە 14 ساڵانی یەکەم بووین یعنی ئەمانە هەمووی دەستکەوتی زۆر باشن و ئێمە کارمان لەسەر کردووە بۆی لە ئایندەدا بتوانین ململانەی نێودەوڵەتی و ململانەی جیهانیش بکەین ئینشاءالله بەڵام ئەمە پێویستی بە دەعم و بە شەونخوونی و هیلاکی دەبێت مامۆستا کاردۆ زۆرێک لە بینەرانیان لە دایک و باوکان ڕەنگە حەز بکەن منداڵەکان لەبری ئەوەی بە شتێکی دیکە سەرقاڵ بێ بە یاری شەترەنج سەرقاڵ بێ ئەمە هەم بۆ خوێندنیان سوودی هەیە هەم بۆ مێشکیان سوودی هەیە هەم تیشتری بیر دەکەنەوە بە سەلیقەتر دەبن هەموو ئەمانە دەگرێتەوە ئێوە لە یانەی شەترەنجی خانزاد خولتان هەیە ئەکادمیاتان هەیە دەستخۆش پرسیارێکی زۆر باشە ئێمە خۆی یەکێک لەو ئەهدافانەی کە هەمانە بمانەوە شەترەنج ببینە ئاستێکی زۆر باش و بچێتە هەموو ماڵەی ئەوەیە کە مناڵان لە ئەلکترۆنیک دیڤایس دروست بکەن دوور بکەونەوە ئەلکترۆنیک دیڤایس بەڕاستی ئێمە خۆمان دەزانین ئێستێک لە نەخۆشی هەرە کوشندەکانی منداڵانە بەڕاستی منداڵ گیرۆدەی بووە بە هیچ شێوەی ناتوانین لێی دووری بخەیتەوە شەترەنجێکی کە لەو بابەتانەی مەسەڵەن دەتوانێت منداڵ لە ئەلکترۆنیک دیڤایس دوور بخاتەوە ئێمە وەکو یانەی شەترەنجی خانزاد ساڵانە خولی هاوینەمانەیە بۆ ئەم ساڵ خۆشبەختانە خولی یەکەممان دەست پێ کرد لە مانگی 6 زیاتر لە 85 یاریزانی منداڵ بەشداریان کرد و تەواو بوون و شادەشیان وگرستە بەشێک لەو یاریزانانە بەردەوام لە خولی بەهێزکردن
و لە پاشەوە ئێستا لە خولی دوم ئێستا حالیان وا بەردەوامی لە خولی دووەم ئەوش زیاتر نزیکەی لە هەشتا بەشدار بوو بەشداریان کردو ئەمەش جێگای خۆشحاڵیەکە ژمارەیەکی زۆرە لە چاو ساڵانی تر ئەمە ئەوە دەگەینە مەسەلەن دایک و باوکان و مەسەلەن فامیلیەکانی منداڵەکان ئاستی هۆشیاریان بەرزتر بووە بۆی چونکە چەند منداڵ بەرەو ئەم وەرزش و ئەم یاریانجار شەرت نییە شەترەنج بێ هەر بابەتێکی تر کە دووری بخاتەوە لە ئەلکترۆنیک دیڤایس شتێکی زۆر باشە بەڵام شەترەنج یەکێکە لەوانەیە کە ئەگەر منداڵەکە توانێت جیرۆدەشی بێ ئیسفادەی لێ دەکات ینی سوودی دەبێ هەتا بۆ زیرەکی و بۆ قۆناغی زیرەکی بۆ قوتابخانەکانیش بڵێ باشە هەکار باو پرسیارە لە مامۆستا کاردۆ بکەین لەبەرەوەی کە دەرفەتە لێرەیە و ڕۆژی ئێوەیە با هەنێ لە تایبەتمەندەکانتان بزانین ئەڵێ ئەوەی کە شەترەنجەکات لەگەڵیان بکەویتە مناقەشەکردن و قسەکردنەوە وەکو تۆ خێرا وەڵام ناداتەوە سەبری ئەو زۆر زیاترە تووشی ئەوە دەکتۆش فێری ئەوە ئاکات کە ئارام بگری چونکە لە شەترەنج ئەڵە دەست بۆ مۆرە بەری جوڵەیە وایە تایبەتمەندیەکانی یاری شەترەنجیە ئێوە لە ئێمە زیاتر ئارامگرترن بە سەبرترن ئەیتر بیر ئەکەنەوە لە هەموو شتێکە تەنانەت کارەگەر لەسەر ڕۆژانی کاری ڕۆژانەتانە بێ وردبینترە بن زوو بڕیار نادەن لە شتەکان با لەم ڕۆژێکە ڕۆژی خۆتانە تو باسی خۆتانمان بڵێ ئەم پرسیارێکی زۆر باشە خۆی ئەوانەی کە یاری شەترەنجەکەن مەسەڵەوەی بە تەعەمق ئەچنە ناهێ بەڕستان کە یاریزانی باشە مەسەڵەن ئاسی پێشەوە فعلەن زۆر ئارامن لە بڕیاردان فعلەن عەجەلە ناکەن لەبەرەوەی دایمەن حسابی تەرکیز و بیرکردنەوە ئەکەن مەسەڵەن تەرکیزیشان زۆر باشە مەسەڵەن کە ئەسنە شوێنێ مەسەڵەن لەوانەیە خەڵکێکی ئاسایی تەرکیزی هەندێک بابەت نەکە بەڵام ئەو یەکسەر ئەیبینێ ئەڵێ فڵان شت بووە بۆ فڵان ئەو بۆ ئەو هاویانی لەلایەن لە ڕووی تەرکیز و ئەوانەوە زۆر فەرقانەیە ئەو بە چەند ساڵێک پێش ئێستا چەند برادێکی خۆمان هینی کرد و تێستێکی کرد بوو یاریزانی شەترەنج ئەسڵەن حادسەی سیارەشان نەکردووە لەبەرەوەی لە ڕووی تەرکیزەوە باشن مەسەڵەن سەیری هەموو لایەکان دەکەن ئەوانە هەتا لە شۆفێریشدا تووشی حادسەی سیارە نابن ئامارێکی زۆر باشە ئەمە لە تایبەتمەندیە باشەکانەوە و دائیمەنیش کەسانی زیرەکن یعنی خۆی ئێستا من لەوانەیە ئەوە پرسیاریەوەتان نەم نەگەم خۆم دەرسی کۆلێژی ئەندازیاری بەش شارستانیم یعنی ساڵی 2003-2004 تەخەڕوزم کردو ئەوانەی کە لە ناو شەترەنج زۆربەی لە شەهادەی ئەکادمیش باشن مەسەڵەن یاریزانمان هەیە لە ئاسی شەترەنج زۆر بەرزە و بۆردی هەیە لە جەراحی باتنی لە تۆپ مەسەڵەن لە دکتۆری یعنی ئەمانە هەمووی چکە خۆی شەترەنج یاریەکە تەعامل لەگەڵ ساینسی بکەین هەکارکەی دەست پێ بکەین شتێکی لێ زانم باش منی چی لێ نازانم لەسەر ئەم وێنەیە ئەمە بۆ هەوادارانی ڕۆناڵدۆ و بۆ هەوادارانی مێسی ساڵێک لەمەوبەر ئەمە وەکو ڕیکلامی کۆمپانیایەک ینی مارکەتی جیهانی بڵاو بووە ئەمە وێنەی ڕۆناڵدۆ و مێسیە لەسەر جانتایەک مارکەیەکی جیهانی زۆر بەناوبانگە پێم خۆشە شیکردنەوەم بۆ بدەیت لەسەر جوڵەکانی مێسی ڕۆناڵدۆ وەک دیارەکە ڕۆناڵدۆ بە داشی سپی مێسی بە داشی ڕەش یاری دەکات سیر دەکەین پاشا و وەزیری مێسی هاتۆتە پێش بەڵام هی ڕۆناڵدۆ تۆزێک لە دواترە دەتوانانی خۆێنەوە بۆ ئەم جوڵانە بکەیت بەڵێ ئەمە خۆی مەبەستیان چیە بەڵێ ئەمە خۆی لە یاریەکی بینی دوو یاریزانی بەهێزی شەترەنج و ئەم وێنەیە وەرگیرە ئەم وەقفیانی ئەو پۆزیشنە لە بینی یاریزانی بەتەڵی عالەم ماگنەس کارلسن ئەو کە ئێستا بەداخۆ ئێستا بەتەڵی عالەم نییە خۆی اعتزالی کرد مەسەڵەن یاری نەکردیتر لەگەڵ هیکارۆ ناکامورە خۆی لە ئەسڵدا یابانیە بەڵام ئێستا جنسی ئەمریکی هەیە ئەم پۆزیشنە ئەم یاریە بە تعادل کۆتایی هات ینی بە یەکسان بوون پۆزیشنەکە سپی کالسنە بەڵام هیکارۆ ناکامورە ڕەشە نازانم ئەگەر بە هەڵەوە نەمگوت پێوەزانام چند سپیەکیان ڕەشە دواتر ئینشاڵڵا تاکید بکەنەوە بەڵام دەزانم خۆی بینی کالسن و ناکامۆڕەوە بەڵام یاریەکە بە یەکسان بوو کۆتایی هات ئەمە ئەوە ئەگەینێ مەسەلەن شەترەنج بەسەن یاریەکی بەرەو بە جیهانیبوونی زیاتر دەڕوات بۆیە مەسەلەن ئەو کۆمپانیاش بیری لەو بابەتە کردوێتەوە کە دوو ئەستێری تۆپی پێبێنێ مەسەلەن بۆردەشی شەترەنج لە پێشیاندانێ و یاریەکەش لە دوو یاریزانی جیهانی وەربگیرێ مەسەلەن کە بوتم هیکارۆ ناکامۆڕە و ماگنەس کارلسن بۆیە ئینشاڵڵا ئەمە ئومێد دەخوازیین مەسەلەن لە ئایندا و لە وڵاتی خۆشمان مەسەلەن زیاتر مەسەلەن بەرەو پێش بچێ و خەڵکێکی زیاتر ئاشناوی بێت چکە بەڕاستی سوودێکی بێجگە لەوەی کە یاریە وەرزش سوودێکی زۆر باشیە بۆ تاکی کۆمەڵگای ئێمە حتا لە ڕووی زۆر بابەتەوە مەسەلەن ئەگەر لێرە لەوانێت دەرفەت نەبێن باسکەم لەوانێت زیاتر لە 25 خاڵ هەیە کە یاریزانی شەترەنج فەرقی هەیە لەگەڵ یاریزان بۆ نمونە یەکیشان بە ئەویان باسکەمەوە خاڵە ئێمە دەزانین بە هەموو مرۆڤێک لای چەپی و لای ڕاستی مێشکی هەیە ئیش دەکات تاکە شت لە یاریزانی شەترەنجەکە هەردوو لای مێشکی ئیش دەکات لای چاپی و لە لای ڕاستیش کەواتە شتێکی هەر لە سەرەتا باسی ئەوم کردم تایبەتمەندی خۆتانەوە جیاوازترێکن کاکاردۆ
باسی وت کرد لە عینی کاتە هەردوو لای مشکی ئیشەکات هەندێک کەسەیە بۆ خۆی بەتەنیا دانیشە خۆی بۆ خۆی شەترەنجەکات ئەوە چەندە ئەتوانێت توانای پێ ببەخشێت و چۆنە لە یاریەکەیە کەسێک بتوانێت خۆی ڕەنگە زۆر وەرزشی دیکە هەیە وەرزشە بە تایبەتی وەرزشە جەنگیەکان کەسەکە خودی خۆی بەتەنیا تەمرینەکات و با بڵێن ڕاهێنانەکات لەمەیە خۆی بۆ خۆی یاری ئەکات بەڵێ لەبەرەوەی شەترەنج مەسەڵەن ئێستا سەرچاوەیەکی مەزمونات کۆمەڵی سەرچاوی مەسەڵەن جیهانیە ئەمجا ئەمە لە ڕووی سوشال میدیاوە یان لە ڕۆی مەسەلەن کتابی PDF ئەلکترۆنیان ئەو پەرتوکانەی کە پێشتر مەسەلەن چاپکراون و هەروە چەند بەرنامەیەکی ئینجین مەسەلەن ئەوەی چۆن ئێستا مەسەلەن پرۆگرامی تایبەت بە زۆر بابەت هەیە بەڵام پرۆگرامی تایبەت بە شەترەنج مەسەلەن ستۆکفیش و فریدز 16 و فریدز 18 و ئەمانە هەمووی بەرنامجن تەطویری پێکراوە بۆ یاریزان مەسەڵەن یاریزان ئەگە بێ خۆی مەسەلەن خۆی پێش بخە لەوانەیە تا ئاستێک مەسەلەن زەحمەت بێ لەبەرەوەی هەر پێویستیت بە ڕاهێنەر دەبێ لەبەرەوەی لەوانەیە ئەو سەرچاوانەی لەبەردەست بێ نەزانێت چۆن بەکاری بێنێ بەکارهێنانیشی لەوانەیە زۆر ئیسفادە پێویستیشی پاشەوەی کە ڕاهێنانەکانیش تەواو کرد پێویستی بەوە دەبێ کە لە پاڵەوانێتەکانە بەشداری بکە بۆی ئاسی زیاتر بەرەو پێش بچێ بەڵام لەگەڵ خۆت دەتوانیت چۆن یاری بکە لەگەڵ خۆت ناتوانانی یاری بکەی مەسەلەن تۆ بۆ هەردوو بۆ جیاتێک یاریکە تەنها بۆ مەسەلەی دراستکردن چۆن مەسەلەن بتوێ خۆت ئامادەکەی بۆ پاڵەوانێت هەندێک سەرچاوە لە پێش خۆتدا دەنێ وەکو باسم کرد و ئینجین و یان کتاب و ئەم بابەتانە دراسەتی ئیفتتاح هەیە مەسەلەن دەستپێکی یاری دراسەتی میدل گەیم هەیە دراسەتی ئەند گەیم هەیە ئەمانە کۆمەڵێک ڕوولی هەیە مەسەلەن یعنی پێویستە تۆ ئەو ڕوڵانە وەکو ناوی خۆت بزانی هەتا بتوانین لە پاڵەوانێتەکانە کە یاریش بکەی یاریەکە بە ئاستێکی بەرز ئەنجام بدەیت بتوانین نەتیجەی باش بدەزێنیت کاکاردۆ یەک پرسیارم هەیە زۆر بە کورتی و توکا بێ کۆتایی پێبێنین ئەو کەسانی کە لە کوردستان یاریزانن تا ئێستا لە چ جۆرە با بڵێن فستیڤالێک یاخود لە چ جۆرە پاڵەوانێتیەک بەشداریتان کردو لە دەرەوەی کوردستان و پلێچیتان بەدەستێناوە بەڵێ ئێمە خۆمان وەکو یانەی شەترەنجی خانزاد زۆر بەشداریمان کردو لە پاڵەوانێتەکانی دەرەوە من وەکو شخصی خۆم لە بتوڵەی ئەندی عەربی لە ساڵی 2014 لە تونس بەشداریمان کرد لە ساڵی 2018 پلەی سێممان هێنا لەسەر ئاستی کچان لە وڵاتانی بتوڵی ئەندی عەربیان پێدەوتی کچان من لە وڵاتی پۆڵەندا بەشداریم کردووە لە وڵاتی جۆرجیا ئەو مناڵانەمان بردو بەشداریمان کردووە و هەمان بووە لە بتوڵی عەربیان هێناوە لەسەر ئاستی کچان و لە ئاستی کوڕانیش مەسەلەن هەر لە تونس لە ساڵی 2018 ئاسی زۆر باش ینی زۆر ئەنجامی باش هاتووە مەسەلەن لە وڵاتانی دەرەوەش بەڵام هیوادارین لە ئایندەدا ئاستی باشتر پێشەم بدەین و ئەنجامی باشتر بەدەست بێنین مامۆستا کاردۆ ئاکۆ زۆر سپاس بۆ تۆ لەگەڵمان بووی دووبارە پیرۆزبای لە تەواوی ئارەزومەندان و یاریزانانی شەترەنج دەکەن کە لەم ساڵانەی دوای گرنگێکی زۆری پێدراوە کە دوایینیان ئەوەی بەلای منەوە سەرنجڕاکێش بوو درامای کوین بوو پێم وایە هەموو یاریزانانی شەترەنج ئەم درامایان بینی بێت کە دەنگدانەوەیکی زۆری بە دوای خۆی هێنا سپاس بۆ تۆ کە لە بەیانی 24 میوانی ئێمە بووی زۆر سپاس بۆ ئێوەش کاتێش خۆش لە هەرێمی کوردستان هەموو بابەتێک جێی دەبێتەوە هەموو بوارێک جێی دەبێتەوە و لە هەموو لایە کار دەکرێت ئەم جارە باس لە جوتیارێک دەکەن لە سەی سادق 6 جۆر ترەی جیاواز لە وڵاتان دەهێنێ و لە دەشتی شارە زوور پەرە بەچاندن و زیادکردنیان دەدات جا ناوی ناجیە دەڵێت کە ئەم جۆرە ترێیانە بە درێژایی ساڵ بەرهەمەدەن هەر زیاد بکرێن و پەرەیان پێ بدرێت پێویستمان بە هاوردەکردنی ترێ نابێت نابیبینی وەرزی پێگەیشتنی ترێ لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە چەندین جۆری تری جیاواز هەیە لەوانە تری ڕەش و تری کشمیشی و تری سوور لە نێو ئەم کێڵگەیەشدا لە سەید سادق 6 جۆری دیکەی تری جیاواز پەرە بە چاندنیان دەدرێت ئێمە ئەم جۆرە تریانە 6 جۆرن بڵین 10 جۆرمان هێنا 6 جۆریان نەجاحەتێنە لە ناو شارە زوورا بۆم کەش و هەوا و گەرمایە ئەمە جۆرێکیانە ناوکی نییە لە ئەرمینیا هێناومانە 2 ساڵە ناشتومانە بڵین بە قەڵەم هێناومانە ساڵ یەکەم ناشتومانە ئەمە بەری ساڵی دووهەمیەتی ناوکی تیانێ و بڵێن ئێستا پێگان تایبەتمەندی ئەم ترێ ئەوەیە یەک بەرناداوەکو ترەکان تر بە خێوی بکە بۆ نمونە ئێستا ئەم ترەیە ئەوەی ڕەشی کردووە ئەوە ڕەشە ئەمە سوورە هێشتا تازە بەرەو پێگەیشت نەچێت
پارەکە تا 2012 ترێ پێوە بوو تا 2012 ترێ پێوە بوو دنکەکەیشی زۆر گەورەکە بۆڵەکانیشی تا 2 کیلۆنی و تا 3 کیلۆ دەرەچێ ئەمە لە ناو ئەم گەرمای شارە زورەیە زۆر نەجاحەتێکی باشی هێناوە ئێمە بیرکردنەوەوان بۆ ئەم ترێ ئەوە بوو کە بۆ نمونە جێگرە زیاتر پەرە بدەین بە شتێک کە نەهات بێ ئێمە بە سەفەرێکمانە بۆ ئەرمینیا کە کاتێ سەفەرمان کرد گەشتمان کرد و ئەوانە شوێنەکانمان بینی ئەم تریانم بینی منش بوو بە خولیایەکەم کە ئەمە لە کوردستانە پەرەی پێ بەم و بۆ ئەوەی هەم خۆم هەم خەڵکی سوودی لە بینەم بێ بە سەرچاوێکی داهات و پارە بۆ خەڵکی. هیچ قەڵەمێکیان لە 50 دانە زیاتر نەبوو ئێمە دەستمان پێ کردووە و ئێستایش ئەم باخە زیاتر لە 3000 نەمامی دایکانەی تایە و ئەتوانین بۆ ساڵی ئایندە نزیکەی 40,000 قەڵەم زیامانە بێ بۆ ئەوەی بخینە بازارڕەوە. ئەمایان ئەرمینیە لە ئەرمینیا هێناومانە ناوکی تایە ئەمەی کەیان هەر لە ئەرمینیای ناومانە ناوکی تیان نییە شتێکی ناوازەیە کە ئێستا پێ ئەگەن بۆ بازار ئەمەشیان جۆرێکی کشمیشیەکەم جۆرە کشمیشیە جیاوازە لە جۆرەکانی تر بڵین زۆر بەرێکی زۆر ئەگرێت و دنکەکەشی گەورەترە بێ ئەمەمان لە تورکیایە ناوە ئەمەش هیچ سینە ئەمە یاقوتی درێژە بڵین ئەم ترێ و لەگەڵ ئەم کەشەیشا گونجاوە ئەم ترەی کەشمان ئەمە ڕەشی بێناوکە ئەمەشە لە ئەرمینیایە ناومانە. بێ لەسەر بابەتێکی تەندروستی بەرزی فشاری خوێن کە زەخت پێشی دەوترێت نەخۆشیێکی درێژخایەنە و کاریگەری زۆر خراپیشی لەسەر بەشە جیاوازەکانی لەش هەیە. هەندێک جار پێی دەگوترێت بکوژە بێدەنگەکە چونکە زۆربەی کات هیچ نیشانەیەکی نییە بۆیە هاوکارمان دکتۆر هەڵوێست باس لە نەخۆشیەکانی زەخت یاخود فشاری خوێن دەکات بینەری بوو. سڵاوتان لێبێ من دکتۆر هەڵوێستم. ئەمڕۆ باسی نەخۆشیەک دەکەم کە 1 ملیار و 300 ملیۆن کەس بەدەستیەوە دەناڵێن ئەویش زەخت یاخود فشاری خوێنە. فشاری خوێن نەخۆشیەکی درێژخایەنە و تێیدا فشار دەکەوێتە سەر بۆریەکانی خوێن و دڵ. ئەو کەسانی فشاری خوێنیان لەگەڵە هەست بە سەرێشە دەکەن لە پشتی سەریاندا زۆر جار گێژ دەبن بێهێز دەبن لە کاتی وەرزش و جوڵەدا هەناسەیان تەنگ دەبێت و ئازاری سنگیان هەیە جاروبەر. هەموو کەسێک ئەگەری ئەوەی هەیە ڕۆژێک لە ڕۆژان تووشی فشاری خوێن ببێت بەڵام هەندێک کەس ئەگەری توشبوونیان زیاترە و دەبێت چەند هێندەی خەڵکی ئاسایی ئاگایان لە خۆیان بێت تاوەکو تووشی نەبێت وەکەوانەی لە خێزانەکەیاندا فشاری خوێن هەیە قەڵەون ناجوڵێن شەکرەیان لەگەڵا جگەرە دەکێشن خوێ زۆر دەکەن بە شتەوەیان ئەوانش کە نەخۆشی گورچی لەیان هەیە. ئەی چۆن خۆمان بپارێزین لە توشبوون بەم نەخۆشی؟ زۆر ئاسانە. خوێ کەم بکەنەوە وەرزش زۆر بکەن کێشدا بەزێنن سەوزە و میوە زۆر بخۆن و خۆتان زۆر قەلق و سترێس مەکەن. ساڵانەش هەوڵ بن بە ڕێکوپێکی سەردانی دکتۆر بکەن بۆ پشکنی. ئایا ئەم نەخۆشی ئەگەر توش بووین چارەسەری هەیە؟ نەخێر. تا ئێستا هیچ چارەسەرێکی بنەبڕکەری بەرزەپەستانی خوێن یاخود زەخت نییە. بەڵام دەرمانی زۆر کاریگەر هەیە بۆ کۆنتڕۆڵکردی. ئەو کەسەی تووشی بەرزەفشاری خوێن دەبێت پزیشک سەرەتا هەوڵدەدات دەڕێی گۆڕانکاری لە خواردن و شێوازی ژیانیەوە زەختەکەی یاخود فشارەکەی کۆنتڕۆڵ بکات. گەر ئەمە کاریگەر نەبوات ئەگەر خواردنەکەی چاک کرد وەرزشی کرد خوێی کەم کردەوە سترێسی کەم کردەوە هەر کاریگەر نەبوو ئەوجا دکتۆر دەرمانی بۆ دەنووسێت. ڕاستە دەڵێن کۆنتڕۆڵ دەکرێت و دەرمانی باشمان هەیە بەڵام دەبێت ئەوش بزانن کە ئەم نەخۆشیە هی ئیهمالکردن و پشتگوێخستن نییە چونکە پێی دەوترێت بکوژی بێدەنگ واتە بە بێدەنگی کارت لەسەر دەکات. گەر سەردانی پزیشکەکەت نەکەیتەوە ئەو دەرمان و ڕێنمایانەی بۆی نووسی و جێبەجێی نەکەیت جەڵتە و پەککەوتنی گورچیلەکان بەداخەوەگەری ڕوودانیان زۆرە. پێویستە ئەوش بزانن کە ئەم نەخۆشیێت تەنها کاریگەری لەسەر بۆریەکانی خوێن و دڵ ناکات بەڵکو بەهۆیەوەی فشاری خوێن وا لە بۆریەکانی خوێن دەکات کە ڕق بن و تەسک بنەوە دڵ زەختێکی زۆر زیاتر لە خۆی دەکات تا خوێن بنێرێت بۆ جەستە هەرەمەشە کە جەڵتەی دڵ دروست دەکات.
دەمارەکانی مێشک فشاریان دەکەوێتە سەر و ئازار و کێشە بۆ مێشکمان دروست دەکەن. گوچیلەکانمان ماندوو دەبن و پەکیان دەکەوێت. تەنانەت چاویش فشاری دەکەوێتە سەر و کاریگەری لەسەر بینینمان دروست دەکات. ئەم قسانە بۆەوە ناکەم بتان ترسێنم، بەڵکو بۆ ئەوەیە کە بیرتان بخەمەوە ئەگەر خۆت یان کەسێکت بەرزە فشاری خوێنی لەگەڵە پشتگوێی مەخە. لە کاتێکدا کە دەتوانیت کۆنتترۆلی بکەیت تەنها بە دەمپارێزی و کەمکردنەوەی خوێ و دەنگێک حەبوو سەردانی دکتۆرەکەت بۆ خۆت دەخەیتە مەترسیەوە. کەواتاگاتان لە خۆتان بێت و هەر تەندروست بێن. ئەم گەرمایە بەتینە تەنیا لە هەرێمی کوردستان نییە، تا دێت پلەکانی گەرما بەرزتر دەبێتەوە. گەرمایەکی بەتین ڕووی لە وڵاتانی ئەوروپا کردووە، بەم هۆیەوە خەڵکی بەشێک لە وڵاتەکانی ئەوروپا بەهۆی گەرماوە ناچارن ڕۆژانە بێنە دەرەوە بێنە سەر شەقامەکان و ساردەمەنی دەخۆن. ئەوە ساڵانە ئاماریش هەیە کە ئەڵێن خەڵک بەهۆی گەرماوە لە ئەوروپا گیان لە دەست دەدات و ئیتر خەڵکیش بە دوای هۆکار و ڕێگای خۆ فێنکردنەوە ئەگەڕێت، ساردەمەنیە خۆن لە شەقامەکان و خۆیان فێنک بکەنەوە بۆ ساردەمەنیانی کە لە شەقامەکان هەیە. بە ئەم بابەتە ببینی دەینەوەلات. گەرمایەکی بەتین و تااقەت پڕووکێن ڕووی لە زۆربەی وڵاتانی جیهان و کیشوەری ئەوروپا بە تایبەتی کردووە. بە ئەستەم دەبینی کەسێک لە نێو بازارەکاندا بسوڕێتەوە و دەبێک ئاو یان خواردنەوەی ساردی بەدەستەوە نەبێت. خەڵک بە چەندین شێوازی جیاواز هەوڵی خۆپاراستن لە گەرما و خۆفێنکردنەوە دەدەن. بەشێکی زۆری ئەوروپیەکان ڕوو لە کەناراوەکان و مەلەوانگەکان دەکەن بۆ ئەوەی کەمێک لە گەرمای نێوجەنجاڵی شار دوور بکەونەوە. بێگومان کەناردەریا باشترە، هیچ نەبێت کەمێک هەوا لێت دەدات. ئەستەمە بتوانی لە نێو شار بچیتە دەرەوە چونکە زۆر گەرمە. لە بەشێک لە شوێنە گشتیەکان ناوپڕژێن دانراوە بۆ ئەوەی هاوڵاتیان لە کاتی خواردنەوە ساردەکان هەوایەکی فێنکیان بەربکەوێت. هەندێک کەسیش بەبێ گوێدانە ئەوەی خەڵکی چی دەڵێن و چۆن لێیان تێدەگەن خۆیان فرێدەدەنا ناو نافورەی ئاوی شەقام و شوێنە گشتیەکان. باوە شوێنەی بچووکی دەستی بە تەنیا دەرەقەتی گەرماکە نایەت، بۆیە خەڵک دەگەنە هەر شوێنێک ئاوی لێبێت دەم و چاو و لاشەیان تەڕ دەکەن و پشوێک وەردەگرن. یەکەم جارە کڵاو بکڕم، من هەرگیز کڵاو بەکار ناهێنم، بەڵام ئێرە زۆر گەرمە. ئەوە تەنیا مرۆڤەکان نین بەدەست ئەم گەرمایە بەتینەوە هەراسان بوونا. ئاژەڵەکانیش زۆر جار لەگەڵ خاوەنەکانیان دەچنا کەناراوەکان و لە نێو دەریاکاندا مەلە دەکەن و خۆیان فێنک دەکەنەوە. ئەم گەرمایە شێری پاشای دارستانیشی لێ بە دوور نییە، بۆیە لە بەشێک لە باخچەکانی ئاژەڵان میوەی بەستوو بۆ ئاژەڵەکان دانراوە و ئەوانیش لە تاو گەرماکە گوێ بە گۆشت نادەن و میوەکان دەخۆن. دروستە و گەرمایە زۆر زیانی هەیە، بەڵام هاکارەوەش لەبیر نەکەین هەندێک میوە هەیە بە گەرمایکی ئاوهانە بێت بەرهەم نایەت. جا خۆشیش نییە بۆ نمونە شووتی هینیش چیتریش خورماشێکێکە لەو خواردنانەی کە پێویستە گەرمایکی زۆر هەبێ هەتا بەرهەم بێت. هەنجیریش ئەوە زوو ئەو دیار ئەو حەزیان لەو میوانەیە جەماعەت، هەتا ئەو هەواڵ دەخوێنەوە سێ چاردانە دیکە گیر دێتەوە. ئەم ساڵ بەرهەمی میوە لە پارێزگای ورمەی ڕۆژهەڵاتی کوردستان هەم جوانترە هەمیش زۆرترە. جا لەگەڵ ئەوەش بەختارەکان دەڵێن کە کڕیار نییە و ماندوو بوونە و لە قازانجەکەی یاخود ماندووبوونەکە لە قازانجەکەی زۆر زیاترە. هۆکارەکەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەم ساڵ نرخی میوە گرانە و هەموو هاوڵاتیان توانای کڕینیان نییە. جوتیارێکی شنۆی دەڵێت فرۆشتنی ئەم ساڵمان بەراورد بە ساڵی ڕابردوو ڕێک نیوە لە نیوە کەمی کرد. میوەیەکی جوان و خۆماڵی بەڵام بەبێ کڕیار. لە پارێزگای ورمێ ڕۆژهەڵاتی کوردستان زۆربەی میوەکان پێگەیشتون و ئێستا لە بازار دەست دەکەون، بەڵام نرخیان هێندە بەرزە، زۆر کەس ناتوانێ وەکو ساڵانی پێشوو بیان کڕێت. باخدارەکانیش دەڵێن بەهۆی تێچووی پێگەیاندنی ئەو میوانە ئەوانیش ناچارن 40 بۆ 50% نرخەکان بەرز بکەنەوە. زۆر دەبی با 40-50% گرانتری بفرۆشینەوە، چونکە هەزینەی جەحبە و کارگەر و کرێ ماشین و دووکان و ئەوان هەموو هەزینە بەردارن. مەسەلەن کارگەر ڕۆژە 700-800 هزارە، سایپایەکی بار لێ دەدەی یا خاوەرێک
4-5 میلیۆنی دەگرێتەوە خاوەر کرێ دوکانەکە 15 میلیۆن 16 میلیۆنە بەڕاستی وە دەرنایان ئێمەش مەجبورین 40-50% گرانتر بدەین. پارێزگای ورمێ بەهۆی کەش و هەوای گونجاو چەندین جۆر میوەی لێ بەرهەم دێت. بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی ورمێش دەڵێ بەرهەمی ئەم ساڵیان بەراورد بە 3 ساڵی ڕابردوو 120 زیادی کردووە. بەڵام خاوەن باخەکان دەڵێن فرۆشیان نیوە لە نیوە کەمی کردووە. ئەوان بە نرخێکی زۆرتر دەیدەن بە عەلوەکان و لەوێش هەندێکی تر دەخەنە سەر نرخەکان بە شێوەیەک ئەو نرخی لە باخەکان لە باخدارەکان دەکردرێت هەتا دەگاتە دەستی هاوڵاتیان دوو هێندە بەرز دەبێتەوە. ئەنا ئەمە بارمان بۆدێ کەشاوەرزیم بۆدێ بەڕاستی میوەکە جوان ڕێکوپێک هەر چەندی بڵێ جوانە بەڵا بازار هین لە خوارەیە نایخێنیتەوە بۆ هیچ کەس نایخێنیتەوە جەماعەت قودرەتی خەریدەی نەماوە جەماعەت زەعیفە سفرەکان چووکە بوونەتەوە خەڵک لە پاشە سایپا مثلەن دێک کابرا بە 300,000 تمەین لە باغیڕا دێن تێرە کارگەر ڕۆژێ بە 600-700,000 دەچێ بۆی لێ دەکاتەوە هەزینەکانی دیکەش کە هەموو لەسەرێنە بەڕاستی کەشاوەرز زۆر هیچ پشتیوانێکی نیە. ئەمسا لەگەڵ ئەوەی بەرهەمی میوە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ساڵان جوانتر و زۆرتر بووە بەڵام قازانجێکی ئەوتۆی بۆ باخدارەکان نییە چونکە بەهۆی گرانی کڕیار کەمترە و هاوکات هەندێک لەو میوانەش ئەگەر لە کاتی خۆیدا نەفرۆشتێن تێک دەچن و ئەم جارە زەرەرەکەش بۆیان دەبێتە دوو زەرەر. هاکار هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بەو هیواییکە پرۆگرام بەدڵی ئێوە ببێت ئەمەندە لەگەڵ ئێوەیە خۆش کاتەکە تێپەڕێت هەر نازانم چۆن ئەو یەک کات ژمێرەمان تێپەڕان. سپاس بۆ ئێوە کە بینەری بیانی 24 بوون دەخوازیین ئەمڕۆ ڕۆژێکی زۆر خۆش ڕۆژێکی زۆر باش بێ بۆ ئێوە تەندروستیتان باش بێ و کاتێکی خۆش ماڵاوە